ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بە بیانووی بوونی ڕۆڵی حیزبەکانی ڕۆژهەڵات هات تەجاوزی سەر باشووری کوردستانی کرد و بە بۆمب چەند شوێنێکی لە قوڵایی خاچی باشووری کوردستان بۆمباران کرد. ئێمە هەم بۆ ئیدانەکردنی ئەو کاری ڕژێمی ئێران و دیارە ساڵانێکە بە بیانووی جۆرا و جۆر تەجاوز دەکرێتە سەر باشووری کوردستان، سەر خەڵکی سیڤیل، ژینگەی دەسووتێنرێ، خەڵک دەکوژرێ، خەڵکی سیڤیل دەکوژرێ، چ لەلایەن دەوڵەتی تورکیا و چ لەلایەن دەوڵەتی ئێران. دیارە ئەوە بیانووە بۆ ڕژێمە داگیرکەرەکان کە لەلایەک پەکەکە بە بیانوو دەینەوە، لەلایەک حیزبی دیموکرات و پارتی ئازادی و حیزبەکانی ڕۆژهەڵات بە بیانوو دەینەوە، بۆیە ئەوان کە لە کوشت و بڕی گەلی کوردستان سڵ ناکەنەوە. ئێمە بە پێویستمان زانی لە بەرامبەر ئەو کردەوانەی دەوڵەتانی داگیرکەر هەڵوێستێکی یەکگرتووی نەتەوەیی نیشاندەین هەم بە ئامانجی ئەوەی کە پشتیوانی لە داخوازیەکانی خەڵکی ڕاپەڕیوی ڕۆژهەڵاتی کوردستان و گەلانی بندەستی ئێران بکەین، هەم ئیدانە و سەرکۆنەی ئەو کارانە بکەین کە لە باشووری کوردستان دەکرێت. بۆیە ئێمە هەم وەکو حیزبەکانی کوردستان لە بەردەم بەرپرسیاریتی ئەوەدایە کە چیتر ڕێنەدرێت کە داگیرکەرانی کوردستان بە ئارەزووی خۆیان خاچی باشووری کوردستان بکەنە سوتماک و خەڵکەکەی بکوژن، هەم وەک حکومەتی هەرێمی کوردستان و وەک حکومەتی عێراق لەژێر بەرپرسیاریتدا، هەم وەک تەواوی خەڵکی کوردستان و خەڵکانی ئازادی خواست لەژێر بەرپرسیاریتیدا ئێمە ئەو کۆبنەوەمان بەو ئامانجە ڕێخستە بۆ ئەوەی کە دەنجی کورد چیدی بە پەرتەوازایی ڕوبەڕووی ئەو زوڵم و ستەمانە نەبیتەوە کە بەرامبەر بەگەلەکەمان دەکرێت. ئیتر هەموو حیزبەکان لێرە و لەوێن دەرێ بە تەنها هەڵوێستی ئیدانەکردن و شەرمەزارکردن و هاوهەڵوێستی پشتیوانی شەقامی ڕۆژهەڵاتی دەربڕیە. ئەوەی ئامانجی کۆنگرەی نەتەوەیی کوردستانە ئەوەیە کە ئەو دەنگانە هەم بۆ ناوخۆ و بۆ پشتیوانیکردن یەک بخرێ، هەم بۆ کارکردن لە دەرەوە بۆ دەرەوەی خۆمان لە ناوەندە جیهانیەکان لە پەرلەمانەکانی ئەوروپا ئەو زوڵم و ستەمانەی لەسەر گەلەکەمان دەکرێت بە دنیای ڕابگەینین. پشتیوانی و هاوکاری و هاوهەنگی هەموو حیزبەکانی کوردستان کاریگەری خۆی دەبی، هەم بۆ شەقامی ڕاپەڕی و هەم بۆ گەیاندنی دەنجی خەڵکی گەلی کوردستان. یەک چارە نووسمان هەیە، ئەوە نییە ئەو ڕۆ لە ڕۆژهەڵاتە و یا لە باکوورەوە چارە نووسی گەلی کورد یەک چارە نووسە، بۆیە دەبی ئێمەش هەر هەموو حیزبەکان بەێ ئەفژی بەشێک بوو کۆنفرانسا ڕۆژنەمەڤانی یا کەنەکێ کونونەرێن پارت و ئالیەن سیاسیên چارپارچەیên کوردستانی ئانینە جەم هەڤژ بۆکو بجبن وەکە کوت کۆنفرانسا ڕۆژنەمەڤانی دەژی هات ئەرمان جاوان ژvەیەکێ ئەوە کو کارێ خوا یەک بخن چل هەندڕێ وڵات بیان ژی لە دەربە بە لەسەر ئاستا وڵاتên بیانی بەش بۆکو دەنگێ خەلکێ بگینن دە هەمان دەمێدەگوت کو ئەو پشتەوانیا داخوازیە خەلکێ ڕۆژهەڵاتی کوردستان و ئیرانێ دکن و تۆپباران و بۆمبەبارانکردنا ئیرانێ لە ناڤە ئاخا باشوورێ کوردستانێ ژی شەرمەزار دکن.